من هەڤەهەمین فستیڤاڵی شانۆیی نێودەوڵەتی کوردی لە سەقز بەڕێوەچوو لە ڕۆژی هەینیەوە دەستی پێکردووە بۆ ماوەی 4 ڕۆژ کە دوێنێ کۆتایی بە فستیڤاڵەکە کرا. وا بڕیار بوو لە 2 ساڵی ڕابردووە ئەم فستیڤاڵە بەردەوامی هەبێت، بەڵام بە هۆی ڤایرۆسی کۆرۆنا و ساز نەکرا. ئەم ساڵ فستیڤاڵەکە سازکرا بە بەشداری 10 گروپی شانۆیی ناوخۆی و بیانی بە تایبەت لە هەرێمی کوردستان و باکووری کوردستان و لە ڕۆژی هەینی شۆک ئاماژەم پێکردەستی پێکردووە. بەڕێوەبەری هەڤەم فستیڤاڵی شانۆیی کوردی سەقز ڕایگان فستیڤاڵە لە ڕۆژی هەینی و دەستی پێکردووە و بەردەوامە بێت و 200 میوانی ناوخۆیی و بیانی تێدا بەشدارن. باسیشان لەوە کرد کە شانۆیی سیاساڵ لە سەقز و هەروەها شانۆیی ئاژەڵ لە بانە، شانۆیی هێشتا قسەکانمان تاو نەکردو لە سنە، شانۆیی دیوان لە سەقز و هەروەها شانۆیی دوورترین شاری جیان لا ورمێ و شانۆیی هاریکاری هاوبەشی سنە و سەقز و هەروەها شانۆیی بوێری و ڕاستی لە بانە لە بەرهەمە ناوخۆیەکانیان بوون و هەروەها ئەمەشەشان بەوە کردووە کە شانۆکانی شەوێک لە دۆزەخدا لە هەولێر و گێژن لە کۆیە و مەموزین لە باتوانی باکووری کوردستان ئەوانیش بەشداریان کردبوو لە فستیڤاڵەکەیە و فستیڤاڵەکە لە دوێنێ کۆتایی بە کارەکانی خۆی هێنا. هەفتەهەمین جەشنوارەی کوردی سەقز بۆ من ئەسڵەن قابل قیاسەك هیچ جەشنوارێکە نییە. دوێشەوە وەختێ نمایشە سیاساڵمە دی من خۆم ئەگیریان، چون زوان دایکیم بوو، چون گشت تواشاگەرەکان لە سکوتێکە خەریک و کارەکەیان دی گشتیان زوان دایکیان بوو. جەشنوارەیەکە زوان دایکی بێت، جەشنوارەیەکێ بەخشێ فرێک لە مردمی ئێران تایەنتەکە ارتباط نزیک بەرقەرارکەن، قەتعەن جەشنوارێکی ئێستثنایی. لێرەوە دەستخۆشی لە تەواوی بەشداربووانی گروپەکانی ناو فستیڤاڵی شەکەم کە زۆر باش لە ناو فستیڤاڵەکەیە خەریکی کارکردن بوون. بێگومان ئەم فستیڤاڵە بەڕێوەچوونی بێگومان کارێکی زۆر باشە و ئومێد دەکەم لە ساڵانی ئایندەشدا بەشدار بن، گروپی تر بێت لە تەواوی پارچەکانی لە تەواوی شوێنەکانی تری کوردستانی عێراق و تورکیا و ناوچەکانی ترەوە کوردەکان بێن لێرە خەریکی کاری شانۆیی بن. بزرگترین فستیوال شانۆ کوردی فستیوال سەقزە. دما ناو 40 کاران در کار ماهات برهم کیفخوشی افتخار گلک باش بو من شکر من شانو خوابه اثر دیگه به دل تماشاوان آنجا بو لیستک به دل وان بو و در نتیجه من خلاتا یک جنجی گرت. بانگ هشتی خلی هجده هر امرو بلاو بو و ما خوشحالیه کی زوری لدلی ما درست کرد بو وی کبتانی هل استاو بو خلی داهاتوو کار بکەین تێبکەشین. قاسباقچی قەرە تاژدان داتە پاش قەشایایۆ تژ باژارێ مەقروبیا حەیاتی زیرە بۆ تایایۆ. ما خواست کو تکستێکە کو نەشانۆیە، تکستێکە گەلەریە، تکستێکە داستانیە، ما اورجینالا تکستی پاراستیه جبو شانه جنوب ننویساندیه و هودایه کو و تکستا گالری تکستا دستانی راخن سر دیوانا شانوی کو ام چه ریگز چه آلاف ام بکارتینن او جرباندنک بو جبر کو ما خواست کو و جرباندنه و پرفورمانسا و گوتنا چیروکه و پرفورمانسا آخافتنه بگینن تماشاوانا و هگر تماشاوان پیاما گرتبه ام بختواره. فەرزادی حەسەن میرزاییم نووسەر و دەرهێنەرەی شانۆی ئاژەڵ. شانۆی ئاژەڵ لەسەر دیاردەی ناشرینی ژنکوژیە کە بەداخەوە لە کۆمەڵگای ئێمەیە هەیە، هەم لە کۆمەڵگای ئێمە حتا لە وڵاتە پێشکەوتوەکانی شام دیاردە ناشرینە بەرچاوەکە بێت. شانۆی ئاژەڵ لەسەر ئەم باسێت یەک جیاوازی بوو، ناهات قەزاوەتێ بکە، ناهات حەقێک بە کەسێک، مافێک بە ئێستا ژنەکە یا هەر کەسێکی تر. تەواوی کۆمەڵگای لە حازی دەروونناسی کۆمەڵناسیەوە بەڕاستیەکە
رایدوازمان تزم پیدا کرد وقتی ناو ئەڵێن هونەرمەندی شەریف هەرچەند پێشبینیمانە کرد بە هۆی قەیرانی کۆڕۆناوە ئیستیقبال کەم بێ بەڵام چل نمایش بۆ شرکت لە فستیڤالەکە بەشداریان کرد 21 لە دەرەوەی وڵات بوو و 19 ئەسەر لە هونەرمەندانی خۆمان لەناو ئەمانە لێژنەی 5 نەفەرە ئەم دەکارەی هەڵبژارد بە بڕوایی بینەران و هۆگرانی نمایش ئەمساڵ نمایشەکان نمایشایەکی سەرکەوتوو بوون و توانیوانە سەرنجی بینەران بۆ خۆیان ڕاکێشن بێت و کورەکەنەوتی لە بەبڕێت هەمووی دەست بەخوارەوە نەبوو پیاوی تیا بکوژێ نیوەی ئەو خەڵکە بەسە زوانش هەر بازەست فستیڤال لە مانگی گوڵان نابڕێوەچوو ینی خۆشتری مانگی ساڵە لە سەقز هەوایەکی زۆر خۆش و تایبەتی هەیە ساڵانی پێشوو یا زۆر سارد بوو یا زۆر گەرم بوو ئەوە لەو بوارۆ بوو هاتوچوی میوانەکان زۆر باش بوو خاڵی دووهەم ئەوە بوو کە ئیمکانی ئینتخابی سەندەڵی بوو ئەمساڵ وەکو یەک و دوو دۆڕەی پێشوو ئیمکانی ئینتخابی سەندەڵی بوو ڕاحەت لەسەر سایتە کۆ ئینتخابە کرا ڕزرڤە کراوەی تر ئەو قەرەباڵغەی ساڵانی نەما کابرا 5 جەقەبە لە نمایشەکە هات و ئەچوو شانۆکەیەتی خاڵی سێهەم کە منەمێ باسی کەم بە بڕوای من کۆڕێکیان دانا کۆڕی ڕێزلێنان لە پیشکەسوەتانی شانۆی کوردی چ لە کوردستانی ئێران چ لە کوردستانی عێراق ئەمە زۆر باش بوو.